زیاتر لە 6,000 پاسپۆرت تەواو بووە پێویستە هاوڵاتیان وەری بگرنەوە. بەڕێوەبەری گشتی پاسپۆرتی سلێمانی دەڵێت کارەکانی بەڕێوەبەرەتەکان لەژێر ڕێنمایی تەندروستی دەستی پێکردوێتەوە و کارەکانی هاوڵاتیان جێبەجێ دەکرێن. بەڕێوەبەری پاسپۆرت دەڵێت هاوڵاتیان سەردانی بەڕێوەبەرەتەکان دەکەن و کارەکانیان بۆ ڕای دەکرێت، ئەمەش هەنگاوە بە ئاراستەی زیاتر خزمەتکردن. داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی و دەوروبەریکەین کەوا زیاد لە 6,000 پاسپۆرتمان تەواو بووە هی پێشووترە و داواکەین کەوا بێن بۆ وەرگرتنەوەی چونکە لای ئێمە بۆیە تەواومان کردو بۆی بیبن تاکو سەفەری پێ بکەن و گەشتی پێ بکەن وەکو دەوترێت لەم نزیکانە شاگەشتەکانەکرێتەوە بۆیە فرسەتە بۆی بێن بۆ وەرگرتنەوەی. لەبارەی هەوڵەکانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری پاسپۆرت لە ئایندێکی نزیکدا باڵەخانە و یەکەی نیشتەجێبوون بۆ زیاتر لە 250 ئەفسەر و کارمەندی پاسپۆرت لە سلێمانی دروست دەکرێت. ئێمە زیاد لە 250 ئەفسەر و کارمەندمان هەیە لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی لە ڕۆژی دروستبوونی ئەم بەڕێوەبەرەتی و تاکو ئەمڕۆ ئەم بەڕێزانە نەبوون بە خاوەنی یەکەی نیشتەجێبوون. وەکو بەڕێزیشتان ئاگدارن لێرە توانیوانە خزمەتی باشی شاری سلێمانی و دەوروبەری بکەن بۆیە کاتی ئەوەیە کەوا بتوانین خزمەتی ئەم ئەفسەر و کارمەندانە بکەین. ئاماژە بە ڕێسپارێزی جەنابی کاقوبا تاڵەبانی کەوا ئاڵێت پێویستە هاوڵاتیانی خۆشەویست ببن بە خاوەنی یەکەی نیشتەجێبوون بۆی تیا بحەوێنەوە کارمان لەسەرەوە کرد زۆر بە جددی لە هەولێر و توانیمان ڕەزامەندی پێویست وەرگرین بۆ ئەوەی ئەفسەر و کارمەندا ببن بە خاوەنی یەکەی نیشتەجێبوون. ئێستا هەموو ڕەزامەندەکانی هەولێرمان هێناوەتەوە لە سلێمانیە. هەوڵەکانی لایەنە پەیوەندیدارەکان بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و جێبەجێکردنی کارەکانیانە بەتایبەت کار ئاسانی زیاتر بۆ ڕایکردنی کاری هاوڵاتیان لە فەرمانگەکان. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.